ئەمڕۆ بەیانی ئەم پارچە دیوارە لە قوتابخانەی ڕۆدینا ڕووخاوە زیانی مادیمان هەیە بەڵام زیانی جیهانیمان نییە سوپاس بخوا هەم ساڵتەنەوەی بینەرانی پایتەخت میدیا لە قوتابخانەی بەختیاری بنەڕەتیم لە سنتەری قەزای ناوەندی سۆران و دیارە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینی کە لە چەند ڕۆژ ڕابردوودا هەر بە بەردەوامی باریوە بۆتەوەی ئەوەی کە دیواری قوتابخانەیەک بە تەواوی دابڕمێت ئەم دیوارە لە کات بەرەبیانی ئەمڕۆوە و دیارە هەر لە کاتی دەوامی قوتابیانیش دیوارەکە دەڕمەوە جا زانیاری جاتر لە مامۆستا ئاکارە وەرگرم کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانە خۆی لێرێ و لە نزیکەوە هاتووە سەردانی کردووە مامۆستا سڵاو لێ بێت سەرەتا پێیان بڵێیت قوتابیەکان هەمویان سەلامەتن و هۆکاری داڕمانی ئەو دیواری قوتابخانەیەش بۆچی ئەگەڕێتەوە وەکو بەدۆداچوونی ئێوە کردو طبعاً سەرەتا بەخێر بێن سوپاس بۆ خەمخۆریتان طبعا هەروەکو ئەگادارن ئەمڕۆ بەیانی ئەم پارچە دیوارە لە قوتابخانەی ڕۆدینا ڕووخاوە هۆکارەکەی طبعا لەبەر هاتنی بارانێکی زۆر بووە زەختێک لەسەر دیوارەکە دروست بووە پارچەیەک لە دیوارەکە ڕووخاوە بەڵام سوپاس بۆ خوای گەورە کە کاتی زەنجی قوتابخانە بووە و قوتابیان لە ژوورەوە بووینە زەرری گیانی نەبووە نانە هیچ قوتابیەک لە دەرەوە نەبووە زیانی مادیمان هەیە بەڵام زیانی جیهانیمان نییە سوپاس بخوا هەم ستافی قوتابخانەوە هەم قوتابیان هەر هەمویان سەلامەت چەند دەوامی تێدا ئەکرێت قوتابخانەکە دوو داوامی تێدا دەکرێت قوتابخانەی ڕۆدینا و قوتابخانەی بەختیاری مامۆستاکەرە بەشێک لە قوتابخانەکانی سۆران ڕەنگە بەشێکیان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەبێت بۆی ئەم حاڵەتانە بە دوور بن هیچ قوتابخانەیەکی تر هەیە ئەوە بۆ شێوە مەترسی داڕمانی دیوار و شتیان لەسەر بێت طبعا لە کارەساتی طبیعی ئەو شتانە دروست دەبیتن موضوعی هەبیتن احتیمالە هەبیتن دیوارەکانیان چاپ بکرێتەوە یاخود دەستکاری بکرێتن بەڵام بەپێی ئیمکان و ئەو میزانەیە کە لە بندەستە و ئەو قەیرانە سەپێنراوانەی بەسەر حکوومەتی هەرێم لە ڕای بەغداوە لەوانەیە بەشێک لە کارەکانی مەیپەکێ خست بیتن ئەگەرنا لەسەر مستەوای ئیداری سەربەخۆی سۆران و لەسەر مستەوای بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی سۆران هەر ئەم قوتابخانەی کە ئەمە ئێستا لێرە ئامادەینە بەشێک لە دیوارەکەی بە درێژای 80 مترێک پارەکە دروستکرایە پارچەیەکی تریشە لە تەنیشت ئێرەیە نزیکەی 30 مترێکە ئەویش دروستکرایە ئێستا سێ پۆلیش لە بۆ قوتابخانەیە دەرچوو ینی مەبەستم چییە حکوومەتی هەرێم بەپێی توانەکانی مادی توانیتی بەشێک لە قوتابخانەکان ئەو کەم کورتیانە چارەسەر بکەن بەڵام ئەوە کێشەی سروشتینە ئیتر بارانێکە یاخود بوومەلەرزەیەکە شتێکە ئەو کارەساتانە دروست دەبێتن سوپاس بۆ خوا ئەوەی لە نەتیجەدا گرنگە زەرری گیانی لە بۆ مامۆستایان و قوتابیان نەبووە زەرری مادیش هەڵ دەبێت طبعا ئەو قوتابخانەیە کەشفێکمان بۆ کرد بوو لەبەر ئەوەی هەم منطقەکە منطقەیەکی بەرفراوانە و قوتابخانەکە بڕێک تەسک بوو لە بۆ قوتابیان بۆیە دەرخستەیەکمان بۆ کرد بوو موافقەی وەزارەتی پەروەردە وەزارەتی دارایی مەنوەرگرتیە کە سێ پۆلی خوێندنیان لە بۆ زیاد بکرێتن پارەکە حازرە ئینشاڵڵا ئەگەر وەزعەکە خۆش بوو و جەوەکە مولائم بوو لە بۆ ئیشکردن دەست بە دروستکردنی ئەو سێ پۆلانە دەکرێتن ئەگەر لە دیمەنەکانی شادیار بێت یان لێرە هەم ڕاگری ئەم قوتابخانەیە کە دیوارێکی 2 بۆ 3 مترە لە پاڵ ئەوەدا کە لە پشتیەوە هەم شەقامێک کراوە ئیتروا دیارە بەهۆی ئەو زەختەی کە لە کەوتۆتە سەر دیوارەکە بەهۆی ئەو بارانبارینەوە کە لە دوو ڕۆژی ڕابردوو بە بەردەوامی هەبووە بە تەواوی داڕماوە بەڵام لە کاتی لە ژوورەوەبوونی قوتابیان بووە ینی ئەو کاتە نەبووە کە قوتابیان لە ڕێستا بن ئەمە بەشێکە لەو دیوارێکە دارمەوە لە قوتابخانەی بەختیاری کە لە قەزای ناوەندی سۆرانە ئەوە بەشێکی تر وەکو مامۆستا ئاکاراش باسی لێوە کرد بەشێکی تر قوتابخانانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە نۆژەن دەکرێتەوە بۆی لەم حاڵەتانە بە دوور بن.